ڕۆژی 19 حزبی کۆمونیستی کوردستانی باکوور، بزنەوەی دیموکراتی گەلی کوردستان، حزبی شوێی کوردستان، حزبی زەحمەتشانی کوردستان لە شاری هەولێر کۆبوونەوە. کۆبوونەوەکە درێژەی ئەو زنجیرە کۆبوونەوانەیە کە لە نێوان ئەو لایەنانە لە سەردۆخی سیاسی کوردستانی گەورە چەند جارێک بەڕێوە چووە. ئەو کۆبوونەوە سەرباری دانانی میکانیزمی کاری هاوبەشی لایەنە چەپ و کۆمونیستەکانی کوردستان باسی لەم خاڵانەی خوارەوە کرد. یەکەم، ئاشکرا لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشە و شەڕی ڕاستەقینە لە ئارادایە. ململانەی زلهێزەکان لە ناو زەرگەی کوردستان بەڕێوە دەچێت. بۆیە داواکارین کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتە زلهێزەکان بەرژەوەندی و مافی گەلانی ناوچەکە لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان ژێرپێ نەخەن و مەترسی و تارمایی شەڕ لە ناوچەکە بە گشتی و کوردستان بە تایبەتی بڕەوێنەوە. دووەم، تاکو ئێستا مەترسی داعش و تونڕەوی ئاینی و مەسەبی لە جیهان و ناوچەکە بەردەوامە کە ڕاستەوخۆ کاریگەریان لەسەر خاک و گەلی کوردستان هەیە. بۆیە جارشکە داوا لەلایەنەکانی پەیوەنددار و کۆمەلگای نێودەوڵەتی دەکەین مەترسیەکانی ئەو گروپە بەهەند وەربگرن و هاوکار و پشتیوانی گەلانی ناوچەکە بن لە بەرەنگار بوونەوە لە ناوبردننی ئەو گروپە تیرۆریستیانە. سێەم، پرسی سیاسی کوردستان پرسێکی گەورەی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ساڵانێکە ئەو پرسا بە ڕێگای نادروست و بە بەکارهێنانی هێز هەڵسوکەوتی لەگەڵدا دەکرێ و هەر بۆیەشە بەبێ چارەسەر ماوەتەوە. لە پێناو چارەسەرێکی دروستی ئەو پرسە پێویستە لەسەر وڵاتان و حکوومەتەکانی ناوچەکە بە ڕێگای سیاسی دیالۆگ و دوور لە شەڕ و ڕەشکردنەوە و ڕەتکردنەوەی مافی گەلانی کوردستان چارەسەری ئەو گرفتە بکەن و زمانی لۆژیک و دیالۆگ بکەنە بنەمای چارەسەرەکان. لەناوخۆی کوردستان لەسەر هەموو لایەنە سیاسەکانی هەر چوار پارچەی کوردستان پێویستە بەڕەچاوکردنی تایبەتمەندی هەر بەشێک و بەڕەچاوکردنی بەرژەوەندی باڵای نیشتیمانی هەرسوڕێن و دیالۆجی هاوبەش بکەن. واز لە یەکتر شکاندن و ناکۆچی نێوانیان بهێنن. هەروەها نابێ پەیوەندی هەرێمایەتی هیچ لایەنێک لەسەر بەرژەوەندی لایەنێکەکە دابمەزرێ. چوارەم، هەر چوار لایەنی سیاسی لە پێناو خەباتی چینایەتی بانگ لە هەموو حزب و لایەنە چەپ و کۆمونیستەکانی کوردستان دەکەن. لە پێناو دامەزراندنی پلاتفۆرمێکی هاوبەش لە نێوان چەپەکانی کوردستان هەنگاوەکانیان خێرا بکەن و درێژە بە خەباتی چینایەتی لە پێناو کۆمەلگایەکی پڕ لە عەدالەت و ئازاد بدەن. هەروەها پێمان وایە لە ئەمڕۆدا کۆمەلگای کوردستان لە هەموو کە زیاتر پێویستی بە خەباتی چەپەکان لە تێکۆشان و تەواوکردنی قۆناغی ڕزگاری نیشتیمانی دەرکەوتووە، چونکە هەر چەپەکان دەتوانن کۆمەلگایەکی ئازاد و یەکسان دابمەزرێنن. لە کۆتاییدا هەر چوار لایەن بڕیاریاندا درێژە بەم کۆبوونانە بدەن و بانگ لە هەموو لایەکیش دەکەن بەشداری ئەو خەباتە بن و ئەرچی ئەم قۆناغا هەستیارەدا لە ئەسۆ بگرن. هەولێر 18 هەفتی 2019.